یەکێتی ئەتۆی لەناو باشووری کوردستانە بۆ حیزبەکانە گەڕێتەوە چونکە هیچیان یەکڕیز نین لەناو خۆیانە هیچیان لە ئاستی ئەوەی کەیان خۆی دانانەوێنێت هەماهەنگی ناکات هاوکاری یەکتری ناکەن ناتوانن ئەم تەنەزول بۆ ئەو بکات و ئەو زیاتر بڕات ئەم ئەو سەرکەوتوتر بێ یاخود ئەو ببینێت کە ئەو زیاتر ڕۆشتووە طبعاً ئەمەش بۆ لایەنە سیاسیەکان و بۆ قەڵبە حیزبیەکەشی زیاتر ئەگەڕێتەوە بەڵام ئێمەش میلەتێکین خۆتە زانیت لە ئاست هەموو شتێکا بەس بەڵێ ئەەکەین بەڵێ بەسەر چاو تەنها ئەوەیە ئەگینا هیچ شتێکی کەنیە ئەگەر ئێمە میلەتی ئێمە بتوانێت هەستێتە سەر پێ و داکۆکی لە مافەکانی خۆی بکات و باسی مافەکانی خۆی بکات ناتوانن ئەوانیش ئەو هەبکەن لێمان بە بڕای من ئێمە حکومەتی ئێمەش دەستی هەیە لەو شتەیە چونکە ئێمە ئەبینین بە چاوی خۆمان ئەبینین حکومەتی تورکیا بەبێ هیچ یاسایەک و بەبێ هیچ ئەوەی کە حساب بۆ سنووری وڵاتەکانی بکات ئەڕاتە ناوچەکانی ئێمە و بۆمباران و هەر کوشتن و هەزار هاشتی کە ئاکات کەسیش ناتوانێت قسەی لە ئاستا بکات بۆچی طبعاً لایەنێکی سیاسی بێت یا خۆت حکومەت خۆی بێت هەر کەسێک کە بێ لە پشتێتی و هاوکاریەتی حیزبە سیاسیەکان بێدەنگن چکە نەیانەوێ خۆیان لە ناو بچن بەنسبەت حیزبەکانەوە کێشە و ناکۆکی زۆرە ڕاستێک زۆرە بەڵام ئەمانە لە یەک تێناگەن هەمویان ملبلانی ئەەکەن لەبەرەوەی هەمویان خەریکی ئەم نەوت و دزینە و ئەم دزی و دەخەڵیەن من وەکو خۆم پێشمەرگە بووم 16 ئۆکتۆبەر لە این بوون لە کەرکووک تێگەی بڕوا ئەەکەی پارتی لە بەردەم پارتیا بووتم ڕزگارم کە ڕزگاریان نەکردم ئەمەە ناکۆکی ئەمانە هەر ناکۆک بوون بەرامبەر بە یەک تێ ئەگەی بەڵام ئیتر ئەمانە ئەم گەهمی باخەڵ پڕکردنەوە ئەم باخەڵی پڕەکەن و ئەم دوای دزی و دەخەڵی یەکتریەکەون بەڕاستی کەس لەمانە تێ ناگات ڕۆژە دەستەکەنە ملیەک ڕۆژە ژمێن بە یەکەیان ڕۆژێت هەر ڕۆژێ و لەیەکەیان ڕۆژە درۆ ئەکەن لەگەڵ یەکتریە ئیتر بەڕاستی ئەمانە لە یەک تێ ناگەن وەک پێشمەرگەیەکە لێم بەس هەتاکەی هەگەر مامجەلال بمایە ئاوای لێ نێهاو بەڕاستی ئەمە ئەبوایە ئەم کێشە مەزوو بەرزانی خۆی حەلی کردایە بەڵام بەویش حەل ناکرێت کە حەل ناکرێبی بە خەڵک لە داوای لێبردن نەکەم بە حکومەت لە کاکەم داوای لێبردنەکەم من هیچم پێ ناکرێت ئەی چارەسەر ئەوەیە ڕێکەون دەستکەنە ملی یەکتری داوای لێبردن لە یەکتری کەن جمێن بە یەکتری نێن لە کەناڵەکان و لەم کەناڵەکە و لە فەیسبووکە جمێن بە یەکتری نێن هەر هەمویان ڕێکەون باشترە وڵی هەچ کاتێک ئەبوایە ئەمڕۆ نێچیروان بەرزانی مەزوو بەرزانی لەسەر ئەمە هەڵوێستێکیان هەبوایە تیەکەی لەبەرەوەی هەڵوێستێکیان هەبوایە کوڕی فەقیر تیاچێت هەزارەها خەڵک تیاچووە هەزارەها حیوانی بەسە زمان تیاچووە هەزارەها خەڵک تیا ئەچێت لەبەرچی تیا ئەچێ ئەمە لە پێناوی ئەمانە تیاچێ ئەمانەتوانن پەیوەندیکەن بە تورکیا بڵێن کاکە ئەمە بۆ واکەی ئەمە لەبەرچی واکەی ئەمە خەڵکی ئێمە قبوڵی ناکەین بەڵام هیچ هەڵوەستێکیان نیە بەژەوەندی خۆیانە و ڕێکەوتنی خۆشیان ڕێکەوتنی پارتیشە و پارتی و یەکێتی ئاینا ئەگەر ڕێکەوتنی ئەوان نەبێت نایە لە ناو خاکەکەی ئەوانە بردومانی لادیەکانمان بکات ئەم ئەرکە من ئەڵم ئەرکی هاوڵاتیشە لەبەرەوەی لەم خەڵکەی قبول نەکات ئەتا ئێستا هیچ هەڵوەستێک نەبووە کە من لە کەناڵەکانە بیبین هیچ هەڵوەستێک نەبووە تا ئەمە بزانێت ئەم بردومانە بۆ ئەکەن لە پێناوی چیە ئەکرێت هیچ هەڵوەستێک نەبووە نە حکومەتی بووە نە هاوڵاتیشەی بووە هاوڵاتیان بە حکومەت ئاگادارکردن خەڵک ئاگاداریان کات بڵێ ئەم بردومانە چیە ئەکرێت یعنی من ئەوەنە ئەڵێم وەک پێشمەرگەیەک ئەڵێم بە مەزوو بەرزانی بە تایبەت ئەڵێم لەبەرەوەی خۆی بۆی باوکی میلەت دەزانێت ئەم کێشانە حەلکات حەلی کاتە چونکە ئیتر لە حەدی خۆی دەرچووە ئێمە میلەتی کورد کێشەی لێک تێنەگەشتنی هەیە هەتا ئێستا حاجی قاری کۆی تقریبان 150 ساڵ لەمەوە پێشەڵێ تا یەک نەگرن قەومی ئەکراد هەروە ئابنە خراپە ئاباد بەڕاستی خراپە ئاباد ئیسا کەس بە کەس نییە کەس ناخوێنێت حکومەت خۆی وەرەقەی سووری یاوەتێ بۆی خۆی ئۆکەی بۆ کردووەڵێ وەرە یعنی بەڕاستی حکومەتی بڵێم پارتی ئیسا ئۆکەی بۆ کردووە پێڵێ وەرە و ناشتوانە هێنیکە هەرچی سەرۆت و سامانەکەیتی لە دەستی پارتیایە ئەم لێرەوە قسەی بکا و لێوە قوفلێکە لەبەرەوە قورقڕاگەی بەدەستی پارتیە بەدەستی حکومەتی تورکیایە لەگەڵ ئەم قسەی بکە تورکیا بەدڵی نەبێ لەو لاوە هەموو سەرۆت و سامانەکانیان حیجزەکە